خۆشەویستان یاریەکان بە نرخێکی 1000 زۆر داشکانی بۆ کراوە لەسەر Xbox لە بەرەوەی سەرۆشی ئەرجنتین داشکانێکی گەورەی لە بواری دراوی دۆلار و بەرامبەر دراوی ئەرجنتینی ئەنجام داوە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ یاریەکان نرخێکی 1000 زۆر داشکێنراون لەسەر Xbox دەتوانێت ئەکاونتەکەی خۆت بۆ لای خۆشەویستێک بە ناوی لەوەند ستۆر بنێری کاکە لەوەند هەڵدەستە یاریەکان بە نرخێکی 1000 هەرزان دەخاتە سەر ئەکاونتەکەت بۆ نمونە ئۆفەرێکی کاتیان هەیە بۆ یاری FC24 یاخود فیفا 24 تەنیا بە 20,000 دینار داشکانێکی 1000 گەورەیە وەروەها بۆ کڕین یاریەکانی Xbox لە هەر شوێنێک بی لە کوردستان لە هەر شارێکی کوردستان بی لە هەر شار و شارۆچکەیەک بتوانیت کۆنتاکتیان لەگەڵ بکەیت لە ڕێگەی تەلەگرام و وەروەها سناپچات یاریەکانت بە نرخێکی هەرزان بۆ دەکڕم من خۆم تۆنێک یاری بۆ کڕیم لە ماوەی چەند کاتژمێری ڕابردوو کە نرخیان 1000 داشکانێکی گەورەی بۆ کراوە وەروەها ئەگەر دەوێت لە بۆ یاری فۆرتنایت V-Bucks بە نرخێکی 1000 هەرزان و گونجاو نرخی ڕەسەن بکڕی سەردانی کاکە لەوەند بکەن نامەی بۆ بنێرن یاریەکان بە نرخێکی گونجاو لای دەست دەکەوێت بۆیە ئۆفەرەکە زۆر کاتی و خێرایە گەرتەوە یاریەکان بە نرخێکی زۆر هەرزان بکڕی سەردانی بکەن زۆر سپاس بۆ لەوەند ستۆر بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی بەرنامەی 01 ژیری کاتی چییە؟ 01 ژیری ئەڵلقەی 1982 و هەروەها دوێنێ ڤیددیوەیەکی God of War Ragnarok ڤالهالاشم بڵاو کردەوە بە ستایلێکی تەواو نوێ کە ناوم لێ ناوە چ یاریەک بکەم تۆنێک یاریم ئامادە کردووە کە بەو شێوازە باسییان بکەم بۆیە تکا دەکەم پشگیری لەو زۆرە ڤیددیوی بکەم بە داگرتنی دوگمێ لایک وەروەها سبسکرایب چناڵ لە بیر مەکەن با دەست بە پرۆگرامی 01 ژیری بکەن بە هەمان شێوە ئەو ڤیددیوەش لایک سبسکرایب تۆنێک بابەت هەیە با باسی بکەین گەورەترین یاریەکان کە لەم هەفتەیە بڵاو کرانەوە بێگومان هەفتەی ڕابردوو بوو بەڵام لە بە گەیم ئەوەرز و GTA 6 دەمانتوانی باسی بکەین بۆ ئەم هەفتەیە باسی دەکەم یاری Avatar Frontiers of Pandora بڵاو کرایەوە و پێشبینیەکانیشم ڕاست بوو و ئێوەش زۆربەتان لە کۆمنت نووسی بوتان ڕاست بوو Avatar Frontiers of Pandora نمرەی 72 بۆ 73 بۆ 74 هەیە لە Metacritic واتە حەف لە سەردەی هەیە کە نمرەیەکی مام ناوەندی باشە دەڵێن یاریەکە زۆر قەشەنگارتەنە مارکتینگێکی گەوری بۆ نەکراوە لەلایەن Ubisoft هێشتا کە پێم سەیرە بەڵام دەڵێن یاریەکە زۆر قەشەنگە بەڵام تاکە ڕەخنەش لێی بگیری ئەوەیە کەەوە یاریی فاکرایە لە بۆشایی ئاسمان لەسەر هەسارێکی دیکە کە خەڵک وەکو ڕخنە باز دەکە بەڵام من خۆم من فارکرایم زۆر بەڵە کەیفم بەستایلی فارکرای دێسە و یاریەکەم کڕیوە لەسەر Xbox داڵمم کردووە ئینشاڵام شەو دەستی پێ دەکەم و ڤیددیوەیەکی چی یاریەک بکەم بۆی دەکەم و پێشبینیەکانی دیکەشمان ڕاست بوو یاری دەدەی بیفۆر بڵاو کراوە نمرەی 1 لەسەر دەی وەرگرتی لەلایەن IGN-ەوە ئێستا لەناو پرۆگرام زیاتر باسی دەکەم وەروە یاریێکی نوێ لەسەر PC بڵاو کرایەوە بە ناوی Against the Storm کە نمرەی 95 لە سەدی هەیە خەڵکێکی 1000 زۆر یاریەکەی بەڵە بەڕاستی من زۆر لەسەر یاری نازانم بەڵام تەنیا دەتوانم پێتان بڵێم کەوا یاریەکە نمرەیەکی باشی هەیە و خەڵکی باشە باسی دەکات ئەگەر حەستان لەو زۆر یاریانەیە کە لە پیسیتان هەیە دەتوانن تاقی بکەنەوە ئێستا و خۆشەویستانم بۆ ئەو مانگەش یاریەکانی PlayStation Plus ئەکسترا و پریمیەم ماشکراکرێن یاخود بە گەیم کاتەلۆگ دەناسرێن و یاری باشی تێدایە و تێدا نییە و تۆزێک تێکەڵە بەڵام میهینترین گەورەترین یاریکە لەسەری بەردەستە GTA 5 جا نازانم کەسێ GTA 5 نەبێت یان نەکرد بێت لە کۆمنت بە بنووسی بڵێ من نەمکردو و یاریەکەشم نییە و حەزش ناکەم بیکەم مهم یاریەکانی GTA 5 Stranger of Paradise Final Fantasy Origin لەگەڵ Metal Hellsinger لەگەڵ چەندین یاری دیکە لە ڕێگەی PlayStation Plus Premium بەردەست دەبی بەڵام ئەو یاری کەوا من زۆر حەز دەکەم تاقیکەمەوە کە لەسەر گەیم پاسش بەردەست ماوەکەین کە بەڵام مەجال نەبوو بیکەم بەڵام ئێستا کاتم هەیە دەتوانم ئەنجامی بدەم یاری مونسکارس یاریی ئیندی بچووکی پلتفۆرمەری ستایلەکی 1000 جوانە دڵخۆشم کە لە ڕێگەی پلسەوە بەردەستە پێم بیارشتی چار کاتژمێریە تکاتانە دەکەم لەسەر PlayStation 4 و 5 بەردەست دەبی یاریەکە تاقی بکەنەوە بۆ جەماعەتی گەیم پاس بێگومان گەورەترین یاری کە ئێستا بەردەستە دەتوان داوڵۆد بکەن یاری Far Cry 6 کاتان لێ دەکەم ئەو یاری داوڵۆد بکەن و بیکەن یارێکی زۆر بەچێژە بەڵام تۆزێک بیدایەتەکەی تۆزێکی تا ڕادەی بەڵام کە ڕاهاتی ستایلەکەت زانیەکە هەرگیز یاریەکانی Far Cry نەکردبی زۆر چێژ بەخشە تاقیکەنەوە فاکرایەکێکە لە یارە دڵخوازەکانم تاقیکەنەوە چێژی لێ وەردەگرن بۆ گەیمەرانی مۆبایلیش ئەگەر حەز دەکە یاریە نوێیەکانی GTA Trilogy The Definitive Edition یاخود GTA San Andreas Vice City وەرا GTA 3 ڤێرژنە نوێیەکە گرافیکە نوێیەکە ئێستا لەسەر مۆبایلەکانی ئاندروید و iOS بەردەستە بەڵام پێویستت بە هەبوونی ئەکاونتێکی نێتفلکسە بۆ ئەو یاریەکان داوڵند بکەین نازانم بۆ ئەو زۆر عەقدەیان لەگەڵ ڕۆکستاری کرد نێتفلکس بۆ شێوازەی بەڵام ناتوان یاریەکان بەجیا بکڕی هەرچەندە هەر سە یاری بە ڤێرژنی کلاسیک
لەسەر ئاپستۆر و iOS لەسەر ئاپستۆر و گوگل پلی هەر بەردەستن دەتوانین بیان کڕی بەڵام ڤێژنە نوێیەکە تەنین لە ڕێگەی نێتفلکسەوە بەردەستە جا دەبێت تۆ دەبێت ئەکاونتی نێتفلکست هەبێ ئەپی نێتفلکست داخل کرد بێ کاتە دەچێت پلیستۆر یاخود ئاپستۆر یاریەکە دەتوێت داڵۆن بکەیت داوای هەبوونی ئەکاونتی نێتفلکس لێ دەکات دەی بچە ناو نێتفلکسی لەوێ ڕا ئۆکێچی بدەیت اینجا دەتوانین یاریەکان داڵۆن بکەیت بەڵام لە ئۆنلاین خەڵکەکی زۆر پێشوازێکی باشی لەو ڤێژنە نوێیە کردو تەنانەت دەڵێن ئەو ڤێژنە گرافیکی جوانتر و قەشەنگترە وەروە زیاتر لە یاریە کلاسیکەکان نزیکترە لە چاو ئەو ڤێژنەی کە لەسەر پلیستیشن و ئەکسبۆکس و پیسی لە ماوەی ڕابردوو بڵاو کرانەوە تەنانەت جەوە زەردە کلاسیکەکەی سانەدرێس و ڤایستی و GTA 3 ئێستا بە شێوەیە لایتینگ بەردەستە وەکو مۆدێک بەردەستە دەتوانین پلێ ئەنی ئۆنیان بکەیت یاریەکە دەگەڕێتەوە کلاسیکەکەی خۆی وەروە بینینی دوور شوێنەکان لەگەر لە بەرزای ڕاوەستی سەیری ماپەکە بکەیت ئێستا کەش و هەوایەکە یاخود ئەو هەورانە یاخود ئەو تەپوتۆزە زۆر بە جوانی شارەکان دادەپۆشی وەروە مەودای بینین جوانتر نیشان دەدا لە چاو ئەو ڤێژنەی کەوا لەسەر پلیستیشن و ئەکسبۆکس و پیسی بڵاوکرانەوە تکا دەکەم هەر سیاریتان هەر سیاری بکەن ئەگەر ئەکاونتی نێتفلکس نیەکان نێتفلکس زۆر هەرزانە بە 5,000 ئەکاونتی دەکڕی بۆ مانگێک ئەو سیاریەکە کۆنسڵ نییە تکا دەکەم ئەو سیاریە کلاسیکە تاقیکەنەوە بە بنەگەی مەری ڕاستی لەبەرەوەی ئەو سیاریە هەرێک لەو یاریانەش ئاسایی قەڵەچیان بکەیت بەڵام پێویستێک لەو یاریانە تەواو بکەیت بۆ ئەوی پێت بوترێک گەیمەری ڕاستەقینە لەبەرەوەی دێ ناو مناقەشەی گەیمینجێگە یاریانە یەک لەو یارانە نەکردبی ئەستەمە بێ ناو مناقەشەکەی GTA کە بەڕاستیەکە تەنیا GTA 5 کردبی ناکە هەواداری ڕۆکستار هەواداری ڕۆکستەر واتە سەرجەم یاریەکانی ڕۆکستاری کردبی GTA-یەکانە ڕێد دێدەکانە بەڵام ئەو یاری کلاسیکانە پێویستە 100% تاقییان بکەیتەوە و ئێستا بە هەموو شێوەیەک بەردەستیان لەسەر موبایل بەردەستە لەسەر آیپاد بەردەستە لەسەر تابلت بەردەستە لەسەر ئەندروید بەردەستە لەسەر پلیستیشن ئەکسبۆکس PC ستیم دێک هەر ئامێرێک هەتە ئەو یاریان دەتوانی بکەیت بەڵام کێشەیەک دروست بووم هەندێک لە مۆبایلەکانی ئەندروید بە تایبەتی گەلەکسیەکە بۆ نەگەلاکسی S22 کە مۆبایلێکی زۆر کۆنیش نییە پێم سەیرە ناتوانانی ئەو یاریانە لەسەر ئەو مۆبایلە تاقی بکرێتەوە زۆر خەڵک لە ئۆنلاین سکرینشۆتیان داناوە دەڵێن ناتوانێت ئەو یاریان تاقیکەینەوە و دوێنێشەوە من خۆشم تاقیم کردەوە تێکن هەشت بە شێوەی دێمۆ ئێستا بەردەستە لەسەر پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریس من لەسەر پلیستیشن 5 دێمۆ یەکەم داوڵۆند کرد و لەسەر پیسیش بەردەستە زۆر چێژم لێ وەرگرت بەڕاستی مۆدی ستۆریەکە چاپتەری یەکەم ئێستا بەردەستم وەروە چوار یاریزانیش چوار کاراکتەریش بەردەستە بۆ ئەوەی بەرامبەر CPU یاخود بەرامبەر کۆمپیوتەر شەڕ بکەی وەروە مۆدی ئارکیدیش بەردەستە کە دەچێت ناو جیهانێکی وەکو مێتەڤەرسە لەوێت تقریبا ستۆریشی بچوکی تێدا چۆن فێری یاریەکە دەبی چۆن یاریەکە دەکرێت بەشەی ئارکیدی گرافیک یەکجار جوان دیارە ڕێی تریسینگ و تەرتیبات و شادۆ و حرەکات و مۆدیڵی کاراکتەرەکان کواڵەتیان زۆر بەرزە یارێکی قەشەنگ دیارە یارێکی ڕاقی دیارە تێکن هەشت لە پێمابێ لە ماوەیەکی نزیک لە مانجی دووە پێمابێ شتێکی لە بابەتەیە بڵاو دەکرێتەوە. ئۆکەی بینە لای هەواڵی یاریەکان سەرتاش بێگومان بە باسی دەدەی بیفۆر بکەم باسی GTA و ڕێد دێد 3 دەکەین بەڵام سەرتا دەدەی بیفۆر لەبەروی هەواڵەکە زۆر گەورە و زەبەلاحە لە جیهانی ئێستای گەیمینگ دەدەی بیفۆر ئەو یاریەکەوا لەلایەن ستودیۆیەک بەناوی فەنتاستیک کە عندیکە دەنووسێت فەنتاستیک بەڵام هیم لەلایەن ستودیۆیەک دروستکە بەناوی فەنتاستیک سەرتا 2 ساڵێک دەبی یاریەکە ناشا کردەوە یاریەکە گرافیکی زۆر جوان دیار و بە ئەنریڵ ئینجن دروست دەکرا بەڵام ئەو دێمۆی پیشانیان داین ئەو ترەیلەرانەی پیشانیان داین لەگەڵ ئەو یاری کە دوای بڵاویان کردووە ئارد و ئاسمانی فەرقە تەنانەت نەخشە یاریەکان ئەوەندە چۆڵن زۆمبی هەر تێدانە تاکتاکە تەنان نەفەر هەیە دەڵێت 10 دقیقە ڕۆیشتم ئینجا یەک زۆمبی بینیوە کە دەشی بینی ئەگەر شەڕشیان لەگەڵ نەکەی هەر ناتوانن بتکوژنەوە زۆمبیانە دەتوانی بەبێ سیلاح بەدەست بیان کوژی زۆمبیەکان ئەوەندە یاریی کارەسات بارە تەنانەت چیرۆکی دەڵێن ساقیتی کوڕی ساقیتە هەر چیرۆک نیەتەیدایە مۆدی ئۆنلاینەکەی هەر کارەساتەوە بە تەواوەتی کار ناکە یارێکی زۆر شکست خواردووە گرافیک وێرانە و زۆری نەبرد ئەو ڕەخنانە ستودیۆیەکەی داپۆشی یعنی حیا و ناموسیان چوو لە سوشال میدیا بە تایبەتی لە تویتەر یاخۆ لە ئەکسی و ستودیۆکە زۆری نەبرد چەند کاتژمێرێکی برد کاریەکان تازە بڵاو کردەوە و تۆنە کۆپیشیان لێ فرۆشت بوو ستودیۆکە داخرا و بە فەرمی ڕایانگەیان کەوا ستودیۆ فانتاستیک کارەکانی دەوەستێنێت و ستودیۆکە دادەخا بەهۆی ئەو کێشانەی لە یاری دەدەی بیفۆر لەبۆیان دروست بوو و دەڵێ ئەو پارەی کە دەستیان کەوتووە ناچارم بیدەنەوە ئەو قەرزانەی کە لەسەر ستودیۆکەیانە واتە پارەی نادەنەوە خەڵکی سەرەتاوایان وت بەڵام لە ئۆنلاین کارەسات ڕوویدا هەموو خەڵک داوای پارەی خۆی دەکردەوە وتیانەنگۆ سکام ینی فێڵتانەمە کردی سکامتان کردیە فێڵەکی گەورەی بازرگانیتان لەگەڵ کردیا هەبوو نووسی دەسمە دادگای شکایەتان لێ دەکەم و نازانم چەند کاتژمێرێکی برد
فانتاستیک بە فەرمی ڕایگەیاندکەوە پارەکەی خەڵکی دەدەنەوە ریفۆندیان دەکەن لە ڕێگەی ستیمی پێما بێت تەنیا لە سیستیم بەردەست بوو وەروە یاریەکە ئێستا لە سیستیمی هەر بەردەست نیە ناتوانانی بشی کڕی و ئیدی خلاص RIP ئۆکەی RIP نییە وڵا RIH RIN هێڵ ینی ڕست ئین هێڵ لە ئارامی نەمینێنەوە لە جەهەنەمە بینێنە مێم یارێکە کانسڵ کرا ستودیۆکەم داخرا The day before دي خلاص بحياتي جمال لابتو إن شاء الله بين لاي Red Dead Redemption 3 روجر كلارك أو كسي كوا دنجي آرثر مورغاني برزستدك لا والله مي بسياري هوادارك ضل هوادارك اللي ده برسي آي يعني Red Dead Redemption 3 هر دروز دەکرێ کەی دروست دەکرێت چۆن دروست دەکرێت کەی بڵاو دەکرێتەوە ڕۆژە کلاک دەڵێ نازانم بەڵام ئەوی دەزانم کەوا ڕۆکستار Red Dead Redemption 3 هەر دروست دەکا واتە هەر دروستی دەکا ئێستا بی ساڵچکە بی 5 ساڵی دیکەبی هەر دروستی دەکا جایەکە پرسیارە دەکە ئایا لە دوای GTA 6 Red Dead Redemption 3 دروست دەکرێت ئەو دەڵێ نازانم بەڵام دەزانم کەوا هەر دروستی دەکات تەنیا ئەوەندە پێویستە کە هەر دروستی دەکا من بە بڕای من لە دوای یاری GTA شش ڕۆکستار Red Dead Redemption 3 دروست دەکات میژە بڕوایم هەیە لەبەرەوەی ڕۆکستار تازە ئەوەندە زەبەلاح و گەورە بووە باوەڕ ناکەم بوێرن یاریی تەواو نوێ دروست بکەن لەبەرەوەی دروستکردنی یاریش تەواو نوێ و مارکتینگکردن لە بۆی ئەکارێکی ئاسانیەوە یاری نوێ دروست دەکات یعنی ڕۆکستار بچ یاریش خەیاڵ زانست دروستکە بگمامە قەدەر GTA نافرۆشێەوە قەدەر Red Dead نافرۆشێ و ئەوانەش دەیانەوێت زۆرترین کاریگەری و کاردانە زۆرترین فرۆش دروست بکەن یعنی ئەوانە دەیانەوە ڕیکۆرد بشێن تاکە شێواز بۆ شکانی ڕیکۆرد دروستکردنی یاری Red Dead Redemption 3 لە پاش GTA 6 و منش پێشبینی خۆم وایە کەوا لە دوای GTA 6 Red Dead Redemption 3 دروست دەکات جا GTA 6 لە 2025 بڵاو دەکرێتەوە ڕۆکستار ساحەبی 6,000 کارمەندە بۆ فشەی پێدێ لەوانەش لە ئێستاوە دەستیان بەرەمێنانی Red Dead Redemption 3 هەر کردبی بە شێوەیەکان بە شێوەی کۆنسێپت بە شێوەیەکی بچووک بی جا کە 2025 GTA 6 بڵاو کرایەوە حسابی خۆت بکە 2018 Red Dead Redemption 2 بڵاو کرایەوە 18 19 20 21 22 23 24 25 واتە 7 ساڵ لە دوای 7 ساڵ لە Red Dead Redemption 2 GTA 6 بڵاو دەکرێتەوە جا 25 يعني دەبتە 26 27 28 29 30 لە نێوان 2030 لە بۆ 2032 لەو مابینە پێم وایە Red Dead Redemption 3 بڵاو دەکرێتەوە کە زۆر سەرشتان لێستا باسی 2032 بکەین کە تازە 2023 24 دەتوانین بڵێن نازانم جا وەختی دەمینین دەمرین چناڵی یوتیوب دەبینە لە بەڵاو بی ئۆکەی زۆر زۆری مایە بەس مهم هەر دروستی دەکات بینە لای فلۆریدا جۆکەر ئەو کەسێکەوە لە تیکتۆک و لە ئینستاگرام و لە فەیسبووکی ئەو بابەتەم باس کرد لە ڕێگەی پرۆگرامی 24 پلس بە شێوەی ڕیل ڤیدیۆیەکەم بڵاو کردەوە زۆر قسەمانە سەری کرد بەڵام ئێستا کابرا داوای 3 ملیارد دلار دەکات بۆ کەسانی کە ئاگاداری وەزعژنینە با پێتان بڵێم کەسێکی بە ناوی لۆرانس سۆلیڤان کەوا لە یاری GTA 6 لە ترۆیلەرەکەی دوومچاوی ئەویان بەکارهینەیە وەکو کەسێکەوە لە تەلەڤیزۆنەکان بە شێوەیەکی جۆکەر بە دیار دەکەوێت بۆ جیراوە و جلێکی پرتەقاڵی زینداین لە بەرە لە ڕێگەی هەواڵش تەلەڤیزۆنی بەدیار دەکەوێت کەوا دەستی بەسەردا گیراوە جا ئەو کەسە ڕاستەقینەکە کە ڕۆکستار لاسایی دوومچاوەکەی لەسەوی دروست کردیتەوە لە تویت لە تیکتۆکی بەدەنگ هات وتی ڕۆکستار ئێوە دوومچاوی منتان بەکارهینەیە ژیانی منتان تێکدایە پێویستە پاران بدەنەوە بەڕاستی معنی پرستان بە من نەکردیە و داوای چەندیشی کردی داوای 2 میلیۆن دلاری کرد سەرەتا ئێستا دەڵێ 3 میلیۆن دلارم دەوێت هەرچەندە بێگومان ئەو کابرا لە بۆ پارەی قسەی دەکە یعنی ژیانی عیبی نییە و کەسێکی تاوانباریشە خۆی بە فەرمی ینی بەڕاستی چوتە زیندان گیرایە و لە تەلەڤیزۆن بۆ شێوازەی باس کرا بەڵام ڕۆجر کلارک ڕۆجەری دەنجی ئارتەر مۆرگن لە تویتەرەکەی خۆی لە ئینستاگرامەکەی خۆی بوو تویتەر بۆ بزانم بە فەرمی ڕاگەیان و بەو کابرایشی وتی برای بەڕێزم تۆ ناتوانانی بەرامبەر ڕۆکستار ڕابستی و ڕۆکستار دەزانێت لە ڕووی یاساییەوە چی پێ دەکرێت و چی پێ ناکرێت ئەگەر دوومچاوی تووشیان بەکارهێناوی بە شێوەیەک بەکارهێناوە کە بە هیچ شێوازێک لە دادگان ناتوانانی بیسەلمێنی کە ئەوان دوومچاوی تویان بەکارهێنا بێ ئەوەی کە پرست پێ بکەن ئەگەر بزە قسەکەشی ینی قسەکەی ڕۆژەریش تەواوە ئەگەر سەیری دوومچاوی هەردووچیان بکەین دەبینین کەەوە لەسەر شێوەیەوی دروست کرا بەڵام هیچ تاتوویەکیان مطابق نییە قژیان مطابق نییە دوومچاوەکە مطابق نییە واتە ڕۆکستار لە ڕووی یاساییەوە دەزانی محامیان یەکجار زۆرە دەزانن کەوا دەتوانن چ بکەن نەکەن چونکە لە هەموو یاریەکانی GTA تووشی و کێشەی بووینە هەرچەند کێشانی ڕۆکستار فشەی پێدێ بانقەسی ژوا دەکات لەبەر دەبێتە مەوزە و کوڕۆژ بانقەس وا دەکات تاوەکو بێتە مەوزۆ سەلیڤان دەیەوێ ناوبانک کۆ کاتەوە پێمە کارەکەی خۆشی بە جوانی کردێن ناوبانگەی بە ناوبانشی لە هەموو جیهان هەیە هەر قسەکردن لەسەر GTA 6 چەندین ترەیلەری جیاواز بڵاو کرایتەوە دەمەوێت باسییان بکەم کە زۆر جوانن
لەناو یاری ماینکرافت ترۆیلەری GTA 6 دروست کرایتەوە بە چەندین شۆتی زۆر جوان بە ستایلەکی زۆر جوان کەسێکەوە ڤیددیوەکی حەفدە خولەکی بڵاو کردەوە دیمەن لە بۆمان دروست دەکاتەوە شتێکی زۆر جوانە ینی هەموو شتەکان دروست دەکاتەوە کە لە ماینکرافت دەکرێت ترۆیلەری GTA 6 دروست بکەیت و ئەوەی کە زۆر جوانیش بوو ینی دو ترۆیلەر هەیە بەڕاستی زۆر جوان یەکەیان دروستکردنەوەی ترۆیلەری GTA 6 بوو لە ڕێگەی GTA ئۆنلاین دیمەنەکان زۆر بە جوانی کاپچەر کرایە مۆنتاژ کرایتەوە تەرتیبات و شت وەروە هەر لە یاری GTA 5 بەڵام لە ستۆری مۆدەکەی دووبارە شۆتەکان تۆمار کرایە و فرانکلین دەبینین مایکلی دەبینین لۆگوی ڕۆکستاریان دانایێتەوە و هەمان دیمەنەکانیان دروست کردەوە و مۆنتاژەکەشی زۆر جوان کرایە قسەکان زۆر جواندانرایە دیمەنەکانی لۆ سانتۆسیان دروست کردەوە لەسەر ستایلی ترۆیلەری GTA 6 و کەسێکی دیکە کە کارێکی زۆر جوانی کرێت دروستکردنەوەی ترۆیلەری GTA 6 لە ڕێگەی گرافیکی پلیستیشن 1 کە زۆر جوانە دیمەنەکان وەکو دەبینن پۆلیگانەکان یاخود ژمارە پیکسلەکانی ناو یاریەکە دەبین کەوا کرایتە پلیستیشن 1 زۆر دەری مقبایە کات خۆ دەماوەت مقبا زۆر جوان دروست کرایتەوە کارکتەرەکان پێم سەیرە ینی شتێکی جوانە پێم سەیرە دروست کرایتەوە بەو شێوازەی و جوانیش دروست کرایتەوە بەو شێوازەی کە زۆر جوانە تەنانەت هەندێک کەس هەڵسابوون ژیانی ڕاستەقینەیان تەسویری ڕاستەقینەی فلۆریدایان هینایە لەو لەسەر شێوەی ترۆیلەری GTA 6 دروستیان کردەوە ئەندیمەنی ڕاستەقینەی فلۆریدایان تەسویر کردیان یاخود هینایتان لە ئینتەرنێتی مۆنتاژیان کردی دەنجیانە سەدانە میوزیکیاندانە دروستیان کردەوە کە یەکجار جوانە کاریگەری GTA 6 بەڕاستی زۆر کارەساتە ینی لە هەموو سۆشەڵ میدیا کارەساتە و بیگمانە یارێکەش جارە زۆری ماوە بڵاو بکرێتەوە 2025 بڵاوکرێتەوە بەڵام بیگمانشتی زیاتریش لەسەر دەبینین هەر قسەکردن لەسەر GTA 6 هەتاوەکو ئێستا کە نزیکەی هەفتەیەک زیاترە تقریبان بەڵێ ترۆیلەری GTA 6 بڵاو کرێتەوە هەتا ئێستاش خەڵکی باسی بکینی گرڵەکە دەکات بکینی گرڵ ئەو کچەیەکەوە لە ترۆیلەری GTA 6 زۆر بەناوبانگە ئەو کەسێکەوە بە جلێکی ژێرەوە بە دیار دەکەوێت لەسەر باڵەخانەیەک لەناو ئاوێکە لەناو مەزبەحێکە جا خەڵکێکی زۆر دەڵێن ئەوە لوسیایە خەڵکێکی زۆریش دەڵێن ئەوە لوسیان نییە بە بۆچوونی منیش لوسیان نییە کاراکتەری ڕئیسی نییە لەبەرەوەی لوتیان زۆر جیاوازە بەڵام هەندێک دیمەنیش هەیە کە دەبین ئەو گوارەی لەجێتی ئەو قژەی بە شێوازێک دایناوە تۆزێک مایکە پشتی گۆڕاوە جا خەڵکێکی یەکجار زۆر دەڵێن لوسیا هەندێک دەڵێن لوسیانە نازان بۆچوونی ئێوەش چییە ئاوە لوسیا یاخود لوسیانە کاکتەر ڕئیسیە خۆی ڕیسینە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن ئەو کەسێکەوە یاری GTA 6 هاک کرد لە 2 ساڵی ڕابردوو سال نەزانم مێژە لە زیندان ئازاد کرایە و ئێستا حالیان ئازادە بە کەفالەت وە شتانە بەڵام نازانم لەوە قسە قۆڕی کرد وتی وعد دەدەم دووبارە تاوان ئەنجام بدەمەوە لە ئینتەرنێت قسەی کردی دەڵێ کارێکی دیکەی ناقانونی هەر ئەنجام دەدەم جا لەوانەیەشم تووڕە کراوی قسەی پێوترابی نازانم دەڵێ من لەگەڵ گروپەکەی بەس دەڵێ من لەگەڵ گروپەکەی لاپسۆسە لەگەڵیان هەر کار دەکەم و بەردەوامش لە ئەنجامدانی تاوانی لەو شێوازەکە هاکردنی کۆمپانیەکان و بلاکمیلکردنیانە بلاکمیل واتە تۆ شتێک لە کەسێک دەدزی دا پارەیەکی زۆر دەکەی اینجا شتەکەیان بدەیتەوە ئەو پێ دەوتێت بلاکمیل جا کوڕەش ویستی ڕۆکستاری بلاکمیلکە بەڵام ڕۆکستار بلاکمیل ناکری منەتی پێی دەڵێ ئۆکێ چ دەکنێت لە خۆت بڵاوکە ئەو وەختی بە کۆمپانیاکان دەڵێ ئەو ڤیدیۆیان ئەو شتانە هەمووی داونکە بەثێزدا بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری Fallout 4 ئەپدەیت دەکەنەوە لەوە PlayStation 5 و Xbox Series بەڵام پێشتر ئەو شتە دزرا بوو ینی لە لیکەکەی مایکرۆسۆفتی دزەی پێکرا بووکەوە ئەو کارە دەکەن بەڵام پێمان وابوو لە بە 2023 بوو بەڵام ئێستا بە فەرمی بەثێزدا ڕاگەیانوتی لە 2024 ئەپدەیتی یاری Fallout 4 دەکەین لە بۆ Xbox Series و PlayStation 5 و کواڵەتی یاریەکە دەکەنە 4K و فرێمڕێتیش بەرز دەکەنەوە لە بۆ 60 فرێم کە بگمان باشترین شتە لە بۆ ئەوە یاریەکی وەکو Fallout وەری بگرێت بەرزکردنەوە ڕزلوشن و وەروەها فرێمڕێتە کە یارێکی قەشەنگی نییە وەکو قەشەنگی زۆر لەبەرەوە یارێکە تۆزە کۆنە ئێستا کۆم بۆ بەڵام ئەگە ئەپدەیت بکرێتەوە پێم وابێ قەشەنگتر دەبی و ستۆریەکەشی خۆشە Fallout 4 یان ستۆریەکەی زۆر خراپ نییە بەڵام ئەنجامدانی ئەو جۆرە گەیم پلەیانە لەلای هەموو کەسێک پسند نەبی
نازانم چێ لە کوردستان فاڵاو چواری تاوا کردی لە کۆمنت بەسونی خوددام بنووسن من تاوام نەکردو بەڵام زۆریم کردووە ئینشاءالله گەر بتە 6 فریم و 4K بگومان 100 لەسەر پلیستیشنیش هەمە لەسەر Xbox هەمە یاریەکە لە شوێنەکە تاوا دەکەم زۆر باسی فۆرتنایت ناکەین لە چەناڵ تاوا کوێستا بەڵام پێم وابێ خەتایەکە لە منە بەڵام ئەو دوو ئەپدەیتە نوێی لە بۆ یاری فۆرتنایت هاتی بەڕاستی کارەساتە و پێشکەوتنێکی زۆر گەورەیە لە بۆ یاری فۆرتنایت ئەپدەیتەکەش زیادکردنی دوو یاریە لێگۆ لەگەڵ ڕۆکێتی سیباخەکەی ڕۆکێت لیگ و ئەوانە هەردوو مۆد دەڵێ فۆرتنایت بە فەرمی ڕاگەیان یاخود ئەپگەیم ڕاگەیانکەوە بە فەرمی لەسەر یاری فۆرتنایت دەمینێنەوە ولا نادرێن ئەنی وەکو مۆدێکی کاتینە بەڵکو یاریش تەواوە لێگۆ فۆرتنایتەکەم هەندێک کرد بەڵام تێنە دەگەیشتم چۆن چۆنی یاریەکە دەکرێت سڤایڤەرە هاشێ ماینکرافتە بەڵام نزانین چۆن چۆنی دەکرێت شتانە زۆر مردم بۆیە پێویستە تەماشایان توتوریال و ڤیدیۆ بکەم تاوەکو بزانم چۆن یاریەکە دەکرێت بەڵام گرافیکی زۆر جوانە زۆر متعەدیارەوە سیباخەکەشم کرد زۆر خۆشە بەڵام زۆر سادەیە و زۆر دووبارە دەبتەوە لە هەمان شوێنەوەشتانە زۆر سێژی کەمە هیوادارم بە ئەپدەیتی باشتر یاری ڕۆکێت ڕیسینگ و لێگۆ فۆرتنایت هێشتا باشتر بکرێت کە دڵخۆشم ئەو یاری فۆرتنایت ساڵ بە ساڵ گەورەتر و گەورەتر دەبی بینە لای پۆپی پلی تایم جارجارە لە چەناڵ باسی پۆپی پلی تایمی دەکەم لەبەرەوەی من ناوێرم بیانکەم ئەو یاریە ترسناکانە بەڵام لە ئۆنلاین سەیری یوتیوبەرەکان دەکەم کە یاریەکان ئەنجام دەدەن و حەز دەکەم مامە هەمە ئەو یاریە بکە بەڕاستی زۆر ترسناکە ئۆکەی بەشی یەکەم و دووەم بڵاو کرایتەوە بەڵام بەشی سێمی دواخرا لە بۆ کاتێکی دیکە لە بۆ چەندین مانجی دیکە لە 2024 ستودیۆی مۆب ئینتەرتەینمنت بە فەرمی لە تویتەر نامەیەکیان بڵاو کردەوە وتیان بەهۆی ئەوەی کارێکی زۆری ماوە و دەمانەیە ببێتێکێ لە یاریە باشەکانی ساڵی داهاتوو لە ڕوویاری ترسناک یاریەکەمان لە بۆ 2024 دواخستیە چەند هەفتەیەکی دیکەمان پێدەچیم بەشی یەکەم یاخود چاپتەری یەکەمی پۆپی پلی تایم لە 2021 بڵاو کرایەوە چاپتەری دووەمی لە 2022 بڵاو کرایەوە یاریەکەش زۆر سادەیە ترەیلەری بەشی سێمی بڵاو کرایتەوە دیارەکە سادەیە لەناو کارگەیەکی دروستکردنی بووکەڵەیەکی گەورە و زەبەلاح لەوانەیە زیندوو بێتەوە بە دوات کەوێتن بۆ یاریەکە زۆر ترسناکی شەڕاستی من نەوێراوم بیکەم پێم وابێ لەسەر موبایلش بەردەستە بەڵام لەسەر PC تایم و چێژی بێگومان زیاتر ئەنجامی بدەین چێ کردیتی چێ نەیکردێ چێ بەتەمە بیکە لە کۆمنت بۆ چوونی خۆی بنووسی بۆ کەسانی یاری ئاڵن وەیک دویان تەواو کردی ئێستا نیو گەیم پلس و وەروە ئەپدەیت و وەروەها چەندین کۆتایی جیاوازیش بەردەستە ئیستا یاریەکەتوان ئەپدەیت کەم بە خۆڕایی وەروە یاریەکە ئەنجام بدە لە جیهانی دیڤیژن زۆشتی جیاواز ڕوودەدا یەکی لەو شتانەش ڕایانگەاندکەوە یاری دە دیڤیژن 2 پرۆجێکت ریزۆڵڤە یاریێکی دیڵسێکە لە بۆ یاری دیڤیژن 2 دێ لە 2025 پێم سەیرە یانی ئەو شتە قۆڕەتیە دەیکا یوبیسۆفت یعنی چ دیڵسێکی نوێی ئاشراکە لە بۆ دیڤیژن 2 لە 2025 مەگەر تۆ لە 2025 دیڤیژنی سێ بڵاو ناکەیەوە یان دیڤیژنی داهاتوو بڵاو ناکەی کەی بڵاوی دەکەی یعنی دیڵسیە لە بەرسیە وەروە لە زۆشتی یاریەکەش دەگۆڕینەوە دیڵسیە نازانم یعنی PVP کۆمباتی زیاد دەکەن یاریزان بەرامبەر یاریزان لە یاریش دیڤیژن کە باشترشتی یاری دیڤیژن PVP نییە بڕاستی PVE و ستۆری مۆدەکەیە و وەروە جیهانەکەی و قەشەنجی جیهانەکە و گەیمپڵەی خۆشەکەیتی یوبیسۆفت بەڕاستی زۆر فاشلە لەو ماوەی چەندین بڕیاری فاشلانیدا یەکێ لەو بڕیارانەش بگومان ئاشاکردنی و زۆرشتا زۆر باسی مۆزوعی ناکەم بەس دەمەویست ئاگادار بن لەناو تویچی ئەو شوێنێکەوە گەیمەران سەیری لایڤ ستریمی یاریەکان یاخود یوتیوبەر یعنی ئەو کەسانە دەکەن یوتیوبەر نا بەڵام ئەو کەسایەتیان لەناو تویچی هاوشێوەی یوتیوبی لایڤ ستریمی دەکەنەوە کە بەناوباکترین تۆڕ لایڤ ستریمە لە جیهان ئەپدەیتێکی نوێیان لە بۆ تویچی بەردەستخستێکەوە زیاتر ڕێگە دەدا خەڵکی بە ڕوت و قوتی ستریمەکان بکەنەوە چەندە لە ناگەڕن هەموو لەشیان دیاری بەڵام لە چەند هەفتەی ڕابردوو چەندین ستریمەر خۆیان زۆر ڕوت کردبەوە بە ڕوتی تقریبا نتوان بڵێم لایڤەکانیان کردەوە تویت زۆر بەتوندی سزایدان بەڵام لەوان لە تویتەر و لە ئۆنلاین قسەیان کردوتیان نابێەوە پێشەڵکردنی ئازادی ڕادەڕبرین و ئەوشتە قۆڕقۆڕانەیە تویچیش بەسە بڕیارەکانی خۆیدا چووەوە ئێستا چەند بڕیارێکی نوێی داوە ڕێگە بەو جۆرە خەڵکە دەدا لەژێر ناونیشانی ئەوەی کەوە ڕاستە ڕوتن بەڵام ڕوتیەکی هوەریە یاخود هوەری ڕوتبوونە مهم ڕێگەی داوە کە زیاتر ئەو خەڵکە بە ڕوتی لایڤ ستریمەکان ئەنجام بدەن کە پێم وایە بڕیارەکی هەڵەیە من بۆی بیستم باسکەم پێم و بڕیارەکی هەڵەیە تویچ بۆی بەنابانگەکەوە جیهانی گەیمینگە ئەرچەندە لەوەش تێدەگەم کە ئەوان دەیانەوێت خەڵکەشی زۆر بزیاتر بێت سە تویچی پارە زیاتر قازانز بکەن بەڵام تویچ منداڵ دەستە ناوی زیاتر لە بۆ گەیمینگ دەچینە ناوی من بخۆم سەیری تویچ دەکەم جارجارم
لەسەر ئایپاد یان لەس تەلەڤیزۆنەکەم جارجارە دەیکەمەوە بزانم لایڤ ستریمی چی مثلا یاریشی نوێ دێت حەز دەکەم تۆزە سەیری بکەم بزانم ئەو ستریمەرە جیهانیانە چۆنی ئەو یاریان ئەنجام دەم بەتابەتی یاریە ئۆنلاین نوێیەکان خۆشە جارجارە سەیری بکەیت بەڵام ئەو جۆرە شتانە بەڕاستی زۆر خراپە و کارگەریی خراپیش لەسەر جیهانی گەیمینگ دروست دەکات هەواڵە کە زۆر دڵم پێخۆشە یاری هاگوارتس لێگەسی بۆ تاکە یاری لە ماوەی 15 ساڵی ڕابردوو بتوانێت بە پێش یاری Call of Duty بکەوێتەوە لە فرۆشتن لە بەناوبانگبوونی لە ماوە 1 ساڵدا 15 ساڵە هیچ یاریەکی Call of Duty Rockstar نەبێ ینی هیچ یاریێک نەبووە کە Call of Duty نەبی یان Rockstar نەبی لە پلەی یەکەم نەبیندرێ بەڵام ئەو ساڵ یاری هاگوارتس لێگەسی پرفرۆشترین یاری ساڵ بووە لە ئەمریکا و لە بریتانیای کە بە پێش Call of Duty و بە پێش یاریێکی Rockstar کەوتیتەوە کە یاریێکی سینگڵ پلەیەری چەند زۆر باش نییە ئەم بەڵام سینگڵ پلەیەری متعە چێژ بەخشە پێم خۆشە لەبەرەوەی Call of Duty ئەو ساڵ وێران بوو Rockstar ژیاری نوێ نییە سەو پێم خۆشەکەەوە یاریشی لەو شێوازە بتوانێت پلەی یەکەم بەدەستبێن لە زۆر فرۆش خەبارێکی مای لەو ناخۆش یاری Suicide Squad Killers کە بڕیار لە مانج دووبڵاو بکرێتەوە یاریەکە ستودیۆ بە فەرمی ڕایگەیاندکەوە یاریەکە تەنیا دەبێ بە ئینتەرنێت کار دەکات دەبێ ئینتەرنێتە بینزە یاریەکە کار دەکەن نەک لە بۆ داوڵۆند بوونی بەڵکو لە بۆ پلەیکردنی پێویست بە ئینتەرنێتە پێمان وابووکەوە پێویستی بە ئینتەرنێت نییە بەڵام لە پێویست بە ئینتەرنێتە بەڵام مۆدی ئۆفلاینەکەی یعنی ئەو کاتێک کە پێویست بە ئینتەرنێت نەبی دەڵێت دوایە بە ئەپدەیتێک لە بۆ یاریەکە زیادی دەکەن کە لۆ ئیشی دەکەی لۆ لە بیدایەتەوە بەردەسی ناکە یاری سینگڵ پلەیەر مام بدەنێ و خلاص بگمانەوە یاریش لایف سرویس دەبیتن و پێویستی بە قوترکردنی کارکتەرەکەت و گۆڕنی سکین و کۆواپ وەشتە قۆڕان دەبی بەڵام مۆدی سینگڵ پلەیەریشی بە حساب هەر هەیە ناو دووکەوانەی بزانین کو دەبی بەڵام ئۆفلاینەکە زۆر پێویستە لەبەر خەڵکەکی یەکگزار زۆر هەیە ئینتەرنێتێکی بە قوتی نییە یاریەکەی لۆ لاک بکە کە پێویستی بە ئینتەرنێت نییە لە یاریەکە ئۆفلاین گەمە بکەم کێشەیەکی گەورە هەیە لەسەر یاری نوێیەکەی کە مایکرۆسۆفت و وەروەها بەفێزدە ئیشی لەسە دەکەن ئەویش یاری بڵیدە خەڵکەکی زۆر دەڵێن یاریەکەم تایبەت نییە لە بۆ یەکەس بۆکس منیش پێم وابوو تایبەتە لە بەرەوەی ستودیۆ ئارکین دروستی دەکە کە سەر بە مایکرۆسۆفت و بەفێزدایە خۆیان بلۆگ پۆستێکیان بڵاو کردەوە ئەروە ترەیلەکەش لەلایەن ئەکسبۆکسەوە بڵاو کراوە لە تویتەریش ئاشاکرا نیان نووسیوە یاریەکە تایبەتە بە ئەکسبۆکس نیان نووسیوە پێم سەیرە لەبەرەوەی مارڤڵ عقدی لەگەڵ سۆنی کردیە لەگەڵ ئینسۆمنیاچی لە بۆ دروستکردی سپایدەرمانی کە تایبەتە بە سۆنی پلیستیشن وڵڤرین تایبەتە بە پلیستیشن پێمان وابوو بڵیدیش تایبەت دەوی بە ئەکسبۆکس کەچی تاوەکو ئێستا ئاشکریان نەکردیە وەڵامیشیان نەداوە چەندین وێبسایت لە IGN لە ئینسایدەر گەیمینگ بە ستودیۆی مارڤڵ و بە ستودیۆی بە مارڤڵیان وتیە وەروە بە ئارکین و بە ئەکسبۆکس مایکرۆسۆفتیان وتیە ئایا ئەو یاریە تایبەتە بە ئەکسبۆکس یان یاریی ماڵتی پلاتفۆرمە مایکرۆسۆفت جوابی نەدایتەوە جوابیان ناداتەوە یان کۆپان شوێنەکان دەڵێن جوابمان نادەنەوە مارڤڵ جوابی کەسی نەدایتەوە ئارکینیش جواب ناداتەوە بۆیش خەڵکی دوودڵن ئایا تایبەتە یاخود تایبەت نییە بەپێی ئەو جۆرە وەڵام نەداناوانە بی پێناچیکەوە تایبەت دەبی لەبەرێکە تایبەت دەبی ڕکلامەی گەورە دەکەنکەوە بڵیت هیچ لە کارکتەر گەورەکان تایبەت سەر کەس بۆ کەس چۆن پلیستیشن ڕکلامەی زەبەلاح دەکە مایکرۆسۆفت جبی ڕکلامەی زەبەلاح لەو یاری بکە بەڵام لەبەرەوەی ویان نەوتیە لەوانە یانشتا ڕێک نەکەتون یان تایبەت نییە یاریەکە لەوانە سەر پلیستیشن بڵاو بکرێتەوە بەڵام تاوەکو سەر پلیستیشن باز نەکرێت ئەپدەیتە نوێیەکەی یاری ئەساسن کرید میراج بەردەستە نیو گەیم پڵس بەردەستە وەروەها پریمەدف مۆد بەردەستەکەەوە ئەو جۆرەیەکەوە بمری هەم لە هەر شوێنەی یاریەکە جارێک بمری هەموو پرۆگرسەکە دەسڕێتەوە دەبی لە سفر دەست پێ بکەوە کە زۆر قورسە زۆری زعاجە بەڵام نیو گەیم پڵس خۆشە من حەز دەکەم ڤیددیوەیەکی چی یاریێک بکەمی لە بۆ یاری ئەساسن کرید میراج بکەم بۆ بە نیو گەیم پڵس دەست پێ دەکەم بۆ ئەوەی هەندێک ڤیددیو تۆمار بکەم ڕیکۆرد بکەم وا لە هەواڵەکی یەکجار زەبەلاحیش کە بە کوردیش باز دەکەم سەران زۆر نایشێن لەسەر بابەتە یاساییانە بەڵام کۆمپانی ئەپێک گەیمز توانین لە گوگل بباتەوە لە دادگا کەوا توانی بیسەلمێنیکەوە بەڵێ کۆمپانیا ئەپێک گەیم توانی لە گوگڵی بباتەوە لە دادگا لەسەر کەیسی یاری فۆرتنایت کەوا گوگل کارێکی ناقانونی دەکات 30% داهاتی ئەپەکان و یاریەکان لە بۆ خۆی دەبە و دادگاش توانی بڕیارەکە بدە و تێ گوگڵ تو بڕێ ناقانونی دەکەی ئەپێک بەرامبەر ئەپل دۆڕاندی لەو کەیسە لە هەمان شت دۆڕاندی ئەپل بردیەوە بەڵام گوگل لێرە دۆڕاندی هۆکارەکەش بێکمان بەوەی دەگەڕێتەوەکەوە گوگل ڕێگە بە ستۆری دیکە دەدا لەسەر ئەندرویدی بەڵام هەموو کارەش دەکات لە ژێرەوە تاوەکو تەنیا پلیستۆر باڵا دەست بی ئەپل لەلایەکەی دیکە ئەپل بەی شێوازە ڕێگەنادا پلیستۆری دیکە خۆت ئاپستۆری دیکە جگە لە ئاپستۆری خۆی بەردەست بی بۆیە ئەپێک گەیمز
توانی لەو کەیسە لە گوگل بباتەوە جاوکە بردنەوە معنای چێ جارەیز معنایەک نادا بگومان لەبەرەوەی گوگل دەتوانانی ئەپیڵی بکە واتە وەڵام بداتەوە بڵێ وانە بڕیارەکە هەڵەیە دادگا دووبارە دەستنەوە دادگا بەڵامەگە دادگا دووبارە بیسەلمێتەوە کەوا گوگل ناقانونی کردیە ئەو کاتی گوگل دەبێت ناچار دەبێت ئەو سەتاسیەی خۆی کە لە کۆمپانیەکان وەردەگرێت لە بەرامبەر فرۆشتن و کڕین و فرۆشتنی کەوەرەنە ئەپەکان و لەناو یاریەکان دەکرێت بۆ خۆی دەبە ستاسیەکە لەوانە دابەزی بۆ 120 یا هەندێک دەڵێن 115 نازانم فۆرتنایت دەکرێتەوە پلی ستۆری ینی ئەو شتە لە ڕێە ئینشاءڵڵا ئەنجام بدرێت دو خەبەر لە بەشی گەیمی هەواڵەکانی یاریەکان باسی بکەم بە باسی بڵەت بۆرنی بکەین گەیمەرێک هەڵساوە بە دروستکردنەوەی یاری بڵەت بۆرن لەناو یاری ماینکرافت شارەکەی بە تەواوەتی دروستکردەوە ڕزانە هەمووی نییە بەڵام زۆر باڵەکانەکانی دروستکردەوە زۆر قەشەنگە زۆر جوانە و کارێکی مەحاڵی شەبارگمان ئەو شتە ئەنجام بدەیت و دەستخۆشی لێ بین لای هەواڵەکانی پلیستیشن و بگومان گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەش بە باسی پلیستیشن 5 چەندین شوێنی جیاواز لە وێبسایتە نێودەوڵەتەکان بە فەرمی ڕایانگەیاندکەوە چاوەڕێ بن لێک دوو هەفتەی دیکە بە فەرمی مواسەفاتەکانی پلیستیشن 5 پرۆ لە ئۆنلاین بڵاو دەکرێتەوە یاخود دزەی پێ دەکرێت چونکە سۆنی دێفکیتەکەی یاخود ئەو پلیستیشن 5 پرۆیە سەرەتاییە لە بۆ کۆمپانیەکانی دروستکردنی گەیم دەنێت تاوەکو یاری لەسەر دروست بکەن و دەرزانکەوە پلیستیشن 5 پرۆ لە بەرەمێنانە بروی پارساڵ تۆم هیدلسن بە فەرمی ڕایگەیاندکەوە کەسێکە هەموو قسەکانی لەسەر کۆمپانیای سۆنی تاوەکو ئێستا ڕاست بوو بەڵام چەند زانیاریشمان دەستکەوتێکەوە پلیستیشن 5 پرۆ زیاتر گرنگی بەس دەدا چ مواصفاتێکی زیاتر دەبێت لە پلیستیشن 5 یاسایی مهمترینیان تەکنەلۆژیای ڕێی تریسینگە لەگەڵ GPU بەهێزتر دەبێت زۆرێک لە شوێنەکان دەڵێن CPU واتە پرۆسێسەرەکەی هەمان پرۆسێسەر دەبێت بەڵام میمۆری خێرایی میمۆریەکەی ئیڕامەکە زۆر خێراتر دەبێت هێشتا ئەوەش کاریگەری دەکاتە سەر خێرا لۆتکردنی یاریەکان خێراکردنەوەی یاری هێشتا خێراتر دەکرێتەوە یاریەکان کە بەخۆی پلیستیشن 5 زۆر خێرەیە بەڵام هێشتا خێراتر دەبی بەڵام ئەوەی کە زۆر بەهێزتر دەبێت مەسەلەی تێرافلۆپ و هێز و توانای گرافیکی یاریەکەیە سۆنی دەبێت بە کوواڵەتی کە تا پێی بکرێت بە 4K بە 60 فریم بە هەبوونی ڕێی تریسینگێکی بەهێزتر پلیستیشن 5 پرۆ کار بکەم جا قسەی معنای چییە تۆ کاتێکە تۆ یاری دەکەی ڕێی تریسینگ بەردەست بکە ڕێی تریسینگ واتە وێنەدانەوە لە کاتی ڕاستەقینە لە یاریەکان ئەگەر ڕێی تریسینگ هەبێ کاراکتەرەکەی خۆت بۆ نەگە لەسەر ئاوێک ڕاوەستا بێ وێنەدانەوەکەی خۆی جوانتر نیشان دەدا زۆر جوانتر وێنەدانەوەکە دەبینین لە کاتی ڕاستەقینە بەڵام ئەگەر ڕێی تریسینگی تێدا نەبێ دیڤڵۆپەرەکان پەرە پێدەرەکان چ دەکەن وێنەی کابرا عکس دەکەنەوە بەڵام زۆر چۆن دەڵێ کاردانەوەکەی ڕازنێ بۆ منە کابرا دەجوڵێ وێنەدانەوەکەی تاقی دەجوڵێ یان جوان نییە شکلی ریل تایم یا لە کاتی ڕاستەقینە نیە وەروە شادۆ و سێبەریش بە هەمان شێوە ڕێی تریسینگی هەیە جا سۆنی دەیەوە ڕێی تریسینگ دوو بەقەدر پلیستیشن 5 ئاسایی لەسەر پلیستیشن 5 پرۆ بەهێزتر بکە و هەروەها خێرایی میمۆریەکەشی میمۆری ڕامەکەی بگاتە ینی بگەێنێتە 576 گیگابایت لە چرکێک ئەوە خێرایەکە کە ئێستا چەندە ئێستا 448 گیگابایتە لە چرکێک بەڵام سۆنی دێ بەهێزتری بکە بۆ 576 گیگابایت لە چرکێک کە بەو شێوازە یەکجار خێرایە لە ڕووی هارد درایڤەوە یاخود SSDەوە ناڵێن هارد درایڤ SSD پلیستیشن 5 ئێستا 825 گیگایە پلیستیشن 5 نوێیەکە 1 تێرابایتە بەڵام پلیستیشن 5 پرۆ سۆنی دەیەوێ بیکاتە 2 تێرابایت کە یەکجار بگومان زیاترە لە چاپ پلیستیشن 5 یاسایی 2 گیگابایت زۆر باشترە وەروە بلوتوسیش بەقوەتر دەکات دیکاتە 5.3 کە ئێستا 5.1 ئەوەش معنای چەند شتێک دەدا یەکەمیان کاتێکە واتە یاری بکەی لاگ هێشتا کەمتر دەبی کە بەدەستە یاری دەکەی و هەروەها لە ڕووی ساوند سیستمی شەوەگە ساوند سیستم بەکاربێنی یان هێدفۆنی وایرلس بەکاربێنی دەنگەکەش بە هەمان شێوە کواڵیتی بەرزتر دەبی وەروە لاجی کەمتر دەکات وەروە ئینتەرنێتەکەش دەکاتە وایفای 6E یاخود وایفای 7 کە هەردوو قسە هەیە بەڵام نازانین کامیان ئەنجام بدرێ ئەوەش وا دەکەکەوە ئینتەرنێت بە شێوەی وایفای بەقوەتر وەربگری و دەڵێن تەکنەلۆژیای ئایش بەکاردەهێنن بۆ هێشتا باشترکردنی دروستکردنی وێنەکان لەسەر پلیستیشن 5 واتە کاتێک کە تو یاری دەکەی هەر فرێمێک هەر وێنەیە کە دروست دەبێت بە دوومچاوێک دروست دەبێت ئای یارمەتی پرۆسێسەر و GPU وەکەی دەدا بەهێزتر و باشتر خۆی نیشان بدە
تقريبا ئەوە سەرجەم ئەو زانیارانەیە کە لەسەر پلەیستیشن 5 پرۆ دەزانین ولا چەند هەفتەی داهاتووش ئینشاءالله کە بە فەرمی لەلایەن دیڤلۆپەرەکانەوە دزەی پێ دەکرێت ئەو وەختی زانیاری زیاترمان دەبی و لێستاوەش GTA 6 قسەیەکی زۆر هەیە کەوا لەسەر پلەیستیشن 5 پرۆ باشتر کار بکە بەڵام مایکرۆسۆفتاوە کوێستا ئاشای نەکردووە یاخود هەر باسشی نەکرێە و دەنگۆیەکانیش باز ناکەن کەوا مایکرۆسۆفت ئایا وەڵامی دەبی لە بۆ پلەیستیشن 5 پرۆ ئایا Xbox Series پرۆی دەبی یان Series Y یان هەر پیتەچی دیکە کۆنسۆڵێکی بەهێزتری دەبی لە ساڵی داهاتوو نازانین پلەیستیشن 5 پرۆش بڕیارە لە ساڵی داهاتوو لە سپتێمبەری یاخود مانجی 2024 ئاشکرا بکرێت و لەسەری ساڵی یاخود مانجی 11 و 12 2024 بڵاو بکرێتەوە بەداخەوە بۆ فەرمی ستودیۆی نایتی دۆجی سۆنی دروستکەرانی لاستەڤەس ئەمڕۆ بەرەبەیان بە فەرمی لە وبسایتی خۆیان لە تویتەریش بە فەرمی ڕایانگەاند کەوا یاری The Last of Us Online یاخود مۆدی مەڵتیپلەیەرەکە کانسڵ کراوە و نایانەوەی چ دیکەیش لەسەر بلاکەن و وەخەوێکی یاری نوێیەکانی خۆیان دەبن بە جەمع قسەی دەکەن بە کۆ چەند یاریەکە بەڵام نازانین چیە بێگومان Last of Us سەی دەبیت تێدابی لەگەڵ ئەنچارتێکی نوێ مهم نایتی دۆک لە پرێس ڕیلیسەکەی خۆی لە ڕاگەنراوە فەرمیەکەی خۆی دەڵێ ئێمە دوو ئۆپشنمان لەبەردەست بوو یان دەبوایە یاری Last of Us ئۆنلاینەکە بکەینە یاریی لایڤ سرویس وەک تەواوی ستودیۆی خۆمان تەرخان بکەین بۆ ئەوی کار لەسەر ئەو یاریە بکەن و کارێکی یەکجار زۆریشی پێویست بوو بۆ ئەو یاریەکە بە زیندویەتی لەو مای چەند ساڵی داهاتوو بمێنێتەوە یان جارێکە کانسڵ بکەین و بگەڕێنەوە سەر ڕەسەڵەتی خۆمان کە دروستکردنی یاری سینگل پلەیەری نوێیە جا پێشتر قسە لەلایەن تۆم هیدرسن و وەروە جیسن شوێر ئاشاکرێت کە بە هۆکاری سەرەکی بۆ کانسڵ بوونەوە یاریەکەی لاستەڤەسی ئۆنلاینەکە بۆ کڕینی ستودیۆی بەنجی دەگەڕێتەوە کە سۆنی کڕی بەنجی بوونە پاڵەوانی ساحەکە لە بواری یاری ئۆنلاینەکان چونە لای نایتی دۆجی سەریای لاستەڤەسیان کردیە بە سۆنیان وتیە ئەو یاری عمری درێژ نابی بۆی سۆنی داوای لە نایتی دۆجی کردیەکەوە دەستکاریی یاریەکە بکاتەوە هەندێکش دەستکاری بکە نایتی دۆجی ئێستا دەڵێمان پێمان ناکرێت ئەوەن دەستکاری بکەین یاخود ئیژە ئەو یاری بکەن بەرەوەی پرۆژەی دیکەمان لەبەردەستە دەمانێت ئەوانە دروست بکەن کە یاری ئۆنلاینن مهم لە کۆتایی ڕۆژەکە یاریەکە کانسڵ کراوە بڵاو ناکرێتەوە دڵخۆشم لەبەر چش دڵخۆشم لەبەرەوەی دڵخۆشم ئێستا سۆنی تێگەیشتە کەوا گەیمەران یاری ئۆنلاینیان لە سۆنی ناوێ مەڵتیپلەیەرمان لە سۆنی ناوێ کۆمپانیای دیکە زۆر نوکارە بکەن سۆنی لۆیە ناوازەیە یاریەکانی پلەیستیشن لۆیە ناوازەیە لەبەرەوەی یاری سینگل پلەیەری ناوازەی وەکو گارۆڤار لاستەڤەس و گۆست ئۆف تسوشیما و ڕیتەرناڵ و دێستراندینگ و ئەو زۆر یاریانەمان لەبەر دروست دەکات و نایتی دۆک پێویستە ئەنچارتێکی نێمان لە بۆ بڵاو کاتەوە نەک تەنیا ریمێک ڕیماستەر ئۆنلاین ریمێک ڕیماستەر ئۆنلاین بەسە یاری نوێمان دەوێت لە 2020ەوە یاریی نوێتان نییە هەرچەندە زۆر نییەکە فکرکە 3 ساڵ ڕابردوو یاریی نوێیان بڵاو کردو لاستەڤەسی پارت 2 وەروە لە مانگە چێش لاستەڤەس فاکش پارت 2 ریماستەر لەسەر پلەیستیشن 5 ئەویش ریماستەرە مازمی تکە ئەنچارتێکەکەی واز لە لاستەڤەسی بین بە 100 جارێ تا 10 ساڵی دیکە لاستەڤەسی نەبین زۆر ئاساییە بەڵام ئەنچارتێکی نوێمان دەوێت لەبەرەوەی لە مێژ ئەنچارتمان نەبووە ئۆکەی پلەیستیشن ڕاپە بڵاو کرایەوە تۆ ئەگەر دەتەوێت بزانی ئەم ساڵ چەند سەعات یاریت کردیە زۆرترین یاری چیە کردیتێت و ئەو یارانەی کە ئەنجامتدا و تۆی 5ەکەی چەندە و چەند ترۆفیت وەگرتووە پلەیستیشن لینکێکی لە وبسایتی خۆی لە پلەیستیشن بلۆگ داناوە من خۆم لە پیجی ژری لە فەیسبوک لینکەکەم داناوە چکە تەنیا لە ڕێگەی ئەو لینکە دەتوانین داخڵبی ئەو لینکەی لەناو پلەیستیشن بلۆگ هەیە ئیش ناکە زۆر گەیمەریش هەیە مشکلی لەگەڵی هەیە بۆیە ئەو لینکەم داناوە لەناو پیجی ژیر بەردەستە لە فەیسبوک وەرنەخوارەوە دەیدۆزنەوە لە کۆمنت دامناوە دەتوانانی سیرکەی من مەکو خۆم بەڕاستی ئەو ساڵ یاریم کەمتر کردو لە چاو ساڵەکانی دیکە پێمان بە 200 شتێک کاژمێر یاریم کردبوو پار و پێرار بە هەزاران سعات ینی ساڵێک 2000 شتێک سعات بوو ساڵێک 3000 سعات بوو پاریش بەبزانام نزیکی 800 900 سعات بوو بەڵام ساڵ 200 سعات یاریم کردووە و تەنیا 19 یاریشم انجامدا یاریەکان ژمارەشیان ئەم چەند یاری کردەوە ئەزمیم یاریەکان ژمارەیان کەم بووم ساڵ کە من ئەنجامدان تەنیا یاری گەورەکانم کرد یاری بچووکەکان نەکردی بەڕاستی بەڵام 2020 انشاءالله هەوڵدەم زیاتر یاری جیاواز و کاتێکی زیاتر ژینای بەسەر ببم و دەمەوێت لەنگۆش پرسم ئەنگۆتان سعات یاریتان کردی بزانین گەورەترین ڕقم لە کۆمنت بیدۆزمەوە چەندە بەڵام بەڵگەتان هەوی پێدانەدان ها یەکسەر بەڵگە ئەپدەیتەکەی یاری سپایدەرمان 2 دواخرە لە بۆ 2024 کە نیو گەیم پلەسی تێدایە و من بەڕاستی دەبیت چاوەڕێکەکەم تا نیو گەیم پلەسەکە دەبێت نامێت لە سفرۆ دەست بە یاریەکە بکەمەوە بەبێ ئەوەی هیچ توانایەکانم بینێ حەز دەکەم نیو گەیم پلەسی بکەم اینجا ڕیکۆردی چی یاری بکەم لە بۆ یاری سپایدەرمان 2 ئەنجام بدەم بەس نازانم دەبێت چەندی 2024 بەڵام بە فەرمی ئاشکرا کرێکەوە
یاری نیو گیم پلاس و ئۆدیۆ دیسکریپشن و وەرە چەندین ئەپدەیتی دیکە لە تویتە سەرەتای 2024 ئینسۆمنیاک بە فەرمی ڕاگەیاند دەڵێ مە خەریکی چەندین شتی دیکەینە بزانین ڕۆدا هەر قسەکردن لەسەر ئینسۆمنیاک دزە پێکردنێکی گەورە ڕوویدا بەڕاستی کۆمپانیای ئینستیتیۆ ئینسۆمنیاک هاکرێت لایەن چەند هاکەرێکەوە و ئینسۆمنیاک سەرەتا وتیان ئەوان هیچیان هاک نەکردەوە بەڵام ئەو کەسانی کە ئینسۆمنیاک هاکردووە وتیان بڵێ هاکمان کردوون چەندین فایلی نهێنی یاری وۆڵڤڕینمان لایە گەیمپڵەیمان لایە سکرینشۆتمان لایە بڵاویان دەکەینەوە ئینسۆمنیاک هەر باوەڕی نەکرد هەتا چەند سکرینشۆتەچیان لە ئۆنلاین بڵاو کردەوە اینجا ئینسۆمنیاک زانیان شتەکە جددیە ئەو هاکەرانەش دەڵێن ئەوە تاوی زانیاریەکان دەفرۆشین لە ئۆنلاین بە 50 بیتکۆین کە دەکاتە نزیکەی 2 میلیۆن دلار ئەگە ئینسۆمنیاک 50 بیتکۆینیانە بۆ نەنێری یاخود 2 میلیۆن دلاریان نەداتێ شتەکان بڵاو دەکەنەوە بەڵام نازانین ڕوو دەدە بەڕاستی بەس مهم لەمە چ خۆشات چەندێنەیەک بڵاو کرا کە کواڵەتیان زۆر زفتە بەس مهم گەیمپڵەی وۆڵڤڕین دەبینین ئەو وێنێ دەبینین کە یەکەمیان ئەگەستە پێ سەرەوە بکەن دەبینکەوە وۆڵڤڕینە بەجل لە بەناو بانگە زەردەکەی خۆی ڕاوەستاوە کامێرێکە سیسەمە ئۆڤە شۆڵدەرە و لە خوارەوەش وۆڵڤڕین بە کلااو و لە قەمیسە سوورەکەی ناو تڕۆگەرەکەش دەبینین کەەوە ڕاوەستاوە ئەوەتە لەو ستایلە یاری دەبی کە یەکجار دڵخۆشکەرە بۆ ستایلێ یاری ببینین زۆریش پێ ناچی ساڵی داهاتوو ئینشاءڵڵا لە هاوینی ساڵی داهاتوو یان پاییزبی بڵاو بکرێتەوە زۆر دڵخۆش دەبن سۆنی تاوە کوێستا نەیوتیە کە بە یاری گراند توریزمۆ 7 سەرکەوتووە یاخود سەرکەوتوو نییە یاخود چەندی دەفرۆشە یا بەڵام پۆلیفۆنی ئەو ستودیۆکە یاریەکە دروست دەکات بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری گراند توریزمۆ 7 سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێناوە بەڵام نازانین چەندی دەفرۆشەوە چکە عادەتەن ژمارەکانی سۆنی دەزانین لە بەری سۆنی زۆر حەز دەکات ژمارانە بڵاو کاتر بە ژمارەکان بەردام باشن بەڵام بۆ یاری GT 7 تا هێستا ئاشای نەکردووە بەڵام پۆلیفۆنی دەڵێ یاریەکە سەرکەوتنێکی باش بەدەستێناوە نازان باوەڕ دەکەن یاخۆدنا بەڵام پلیستیشن پۆرتال ئەو هاندهێڵدە نوێیەکەی پلیستیشنی چوارەم پرفرۆشترین کۆنسۆل بووە لە مانجی 11 لە ئەمریکا گەلە زۆر فرۆشایە خەڵکەشی یەکجار زۆر معجیبی ئەو ئامێرەیە بەداخۆ من تاوە کوێستان نەمکڕیوە لەبەرەوەی نرخی تۆزێک زۆرە 200 دلار لە وەزای کوردستان لە بۆ مە 200 دلار تانی دەکات نزیکەی چەند 400,000 350,000 پارەی گەلە زۆر دەکات لە کوردستان دەکات 350,000 زۆرە وەزعمان باش نییە بەس لە جیهان خەڵک پارەی هەیە کاکە پارەیان هەیە پارە هەیە من پارە نینە مە چ بکەین برێ بودجە نییە لەم هەفتەیە بە فەرمی کاندیدەکانی خەڵاتەکانی گۆڵدن گلۆبز ئاشکراکرێت گۆڵدن گلۆب هاوشێوەی ئۆسکارە بەڵام زنجیرەی تەلەڤیزۆنیشی تێدا هەیە یاری دەڵاستە ڤەستوانی ببێتە یەکەم یاری لە مێژوودا کەوا زنجیرە تەلەڤیزیۆنەکەی کە لەسەری دروستکراوە کاندید بکرێت بۆ خەڵاتێکی گۆڵدن گلۆب یەکجار دڵخۆشم بێگومان لە بۆ خەڵاتی ئێمیش کاندید کرا کە ڕێک هاوشێوەی ئۆسکارە بەڵام بۆ زنجیرە تەلەڤیزیۆنەکە بەڵام لە بۆ گۆڵدن گلۆبیش کاندید کرا بارسەنە باوەڕ ناکەم بیباتەوە بەڵام تەنیا کاندید بوونی بەسە وارەوە هەم پێدرۆ پاسکال و هەم بێڵە ڕامزیش کاندیدن لە بە باشتی نەکتەر و خانماکتەرکە یەکجار دڵخۆشم یاریەکان بەو شێوازە لە جیهانی سینەما و زنجیرەی تەلەڤیزیۆنیش سەرکەوتووە پلیستیشن 3 دەبێتە کۆتا کۆنسوڵی نەوەی هەفتەم کەوا هەتا مانجی هەفتی 2024 ستۆرەکەی ئۆنلاین دەبێ ستۆری Xbox 360 ئێستا ئۆفلاینە هیچ کۆنسۆڵێکمان نییە لە سەردەمی پلیستیشن 3 و Xbox 360 ستۆرەکەی فرۆشگایەکەی ئۆنلاین بێ تەنانەت نیتندۆیەکانیش هەمی ئۆفلاینە بەڵام پلیستیشن 3 نازان باوەڕەکەنیان ناکەم بۆخۆم باوەڕ نەدەکرێت تاوە کەستا ئۆنلاین بی پێم بۆ ئۆنلاین نەبوو بەڵام هەتاوە کەستا ئۆنلاین بتوانین شتی تێدا بکرێت ئەو کەسانی پلیستیشن 3 هەیە هەدەڵێن پلیستیشن 3 دەکڕم بۆ ئەوەی چەندین یاری پلیستیشن 3 هەیە لەسەری تاقی بکەمەوە پێم بێستا کاتێتی بچم پلیستیشن 3 پێیاکەم لە بازارێن ئەو یاریانە کە دەمەوێت ئەکیدم نامینێن بە ئۆنلاین بیان کڕم بە فەرمی ڕاگەندرا ستودیۆی A24 هۆلیوود لەگەڵ هەدیۆ کۆجیما و کۆجیما پرۆداکشن لەگەڵ پلیستیشن پرۆداکشن بێکەوە خەریکی دروستکردنی فیلمێکەنی لایڤ ئاکشنن واتە فیلمێکی ڕاستەقینە لەسەر یاری دێت ستراندینگ کە یەکجار هەواڵەتی دڵخۆشکەرە لەبەر چاوەڵی خۆشکەرە من زۆر دڵم خۆش نییە بەو یاریانی دەکرێنە فیلم و زنجیرە لەبەرەوەی زۆربەی کات خراپن بەڵام هەدیۆ کۆجیما خۆی بەشدار بێ چۆن دیاری دەڵاستە بەس نیل دراکمان دەهێنێت یاریەکە بەشدار و بۆیە زنجیرەکە تەقیەوە هەدیۆ کۆجیما خۆی بەشدارە لە دروستکردنی ئەو فیلمە سۆنی خۆی بەشدارە پلیستیشن بەشدارە و ستودیۆی A24 باشە A24 یەکێکن لە باشترین ستودیۆکانی هۆلیوود دە خۆتان لە گوگڵ سێرچکەن بنووسن A24 موڤیز زۆربەی فیلمەکانیان ناوازێ زۆربەی فیلمەکانیان بە خۆشەویستی و دروست دەکرێت
فيلمەکە ئێستا حالیان بوویتە بواری بەرەمێنان یەکجار جێگەی خۆشحاڵیە A24 لەگەڵ هەدیۆ کۆجیما ئەو کارە ئەنجام دەدەن کە ئینشاڵڵا فیلمێکی ناوازە دەبی بەڵام چی ڕۆڵی سام دەجێڕێ هەراکتەرەکە بەخۆی زنجیری واکینگ دێت یاننا نازانین. بین لای هەواڵەکانی Xbox هەواڵێک لەوانێ بەشێکتان دڵتان پێخۆش بێ بەشێکتان پێتان خۆش نەبێ. مایکرۆسۆفت خەریکی دروستکردنی ئۆفرێکە گەیم پاس بە خۆڕایی بداتە خەڵکی بەڵام ڕیکلامی تێدا بێ کە گەیم پاس بە خۆڕایی شتێکی دڵخۆشکەرە بەڵام ڕکلامە ناوی ڕکلام و یاری نازانمەجا ڕکلامەکە دەخەنە سەر هۆمپیجی گەیم پاسی لە ناو یاری ڕکلام دێتە سەر شاشەی نازانم بەس مهم مایکرۆسۆفتە هەموو شتێکی لەدەست دێ هاتنی ڕکلام لە بۆ یاریە گرانبەهاکان هیچ کاتێک باش نییە بەڵام ئەگە یاریەکە فریبی یان چۆن دەڵێ گەیم پاس سەدان یاریداتێ بە فری بەڵام ڕکلامان تێدابی بۆ کەسانێکەوە توانای داراییان نییە یان ناتوانم پارە بدەن ماگانە پێم وابێ کارێکی خراپ نییە بزانم دەبێت بۆتونین گۆش بگرم ئایا ئامادەی تەماشای ڕکلامەکی سی تورکیی بکەیت جارجارە لە ناو یاریەکان بەڵام بەرامبەرەکەشی چبی گەیم پاسێک بە خۆڕایی وەربگری بەثێزدە کۆمەڵێک وعدی گەورەی داوە بۆ ڕزگارکردنی یاری ستارفیلد بەڵام ئایا وعدەکانی دەچێتە جێ و ناچێتە جێ ئەمە مقالەیەک بوو ئەم هەفتەیە لەلایەن وێبسایتی ئینسایدر گیمینگ بڵاوکرێەوە زۆرشتی سەرنجاتێکیان باس کردیە بەڵام خەڵکی بەڕاستی زۆر ناڕازینە لە یاری ستارفیلدی ئێستا دەڵێن ئەو بەثێزدای جارانکانی کەوا بەردەوام ئەپدەیتی باشی لە بۆ یاریەکان دەنات سەپۆرتێکی گەورەی مۆدەکانی دەکرد بەڵام بەثێزدا لەو کاتەیەوە لە مانجی چەند بڵاوی کردەوە مانجی دەبوو بوونیە دەبوونەوە بوو یازە بیرم نییە بزەبت دەمێژەیە چەند مانگێک یاری ستارفیلد بڵاوکرێتەوە بەڵام ئێستا زۆر بە کەمی یاری ستارفیلد باز دەکرێت کاندید نەکرێت لە بۆ هیچ خەڵاتێکی یاری ساڵ خەڵکی زۆر بەکەین باسی دەکە کە دەبای یاریشی زۆر زەوەلاحتر بە زۆر گەورەتر بە زیاتر بتەقیبایەوە بەڵام بۆ شێوازن نەبوو خەڵکەی زۆر دەڵێن کانی کا ئەپدەیتەکان کا چاکردنەکان کە ئەو کێشانەی کە هەیە و چاک دەکرێت لەچەند چارەسەر کردی بەڕاستی بەڵام ئەپدەیتە گەورەکان کە بەفێزدە وعدەکی زۆری دەیە هەتاوە کۆسە جێبەجێ نەکراون باسشی نەکردوەکەی جێبەجێیان دەکات سەو بزانین چ ڕوودەدا وا دیزنی بە فەرمی ڕاگەیاند کەوا هۆکاری سەرەکی ئەوەی کەوا یاری ئیندیانا جۆنسیان کردیتە ئەکسکلوسیڤ ئەکسبۆکسی تەنیا بۆ ئەوەی دەگەڕێتەوە لە ڕووی داراییەوە وەرە لە ڕووی استراتیژیەوە شتێکی گونجاوە بیدەنە ئەکسبۆکسی جا دوو قسەی معنای چییە باوتان بڵێم مەقسەدی دیزنی ئەوەیە دیزنی $1 لە دروستکردنی و یاریە خەرز ناکە و داهاتیش قازانجیش وەردەگریم ئەوە وعدی مایکرۆسۆفتە پێیانی داوە بەڵام وەناڵێ تەنیا ئەو قسەیە دەکەن سەو کاتێک کە سۆنی لەگەڵ کۆمپانیای خەریکی دروستکردنی یاریەک دەبن بۆ منە سیارێک وەکو وڵڤرینی وەکو سپایدەرمانی سۆنی تاوای پارەکە ئەو نایدا بەشەکی دەبی مارڤڵ بیدە بەشەکی سۆنی دەیدا و کاتێک کە یاریەکە بڵاو دەکرێتەوە قازانجەکەش بەپێی ئەو بەشێک کە مارڤڵ دایتی قازانجی خۆیان وەردەگرنەوە سۆنیش قازانجی خۆی وەردەگرتەوە بەڵام مایکرۆسۆفت پێدەچیکەوە تەواوی بەرەمێنانی خستە سەر ئەستۆی خۆی و بەشێک لە داهاتی خۆشی قازانجی ئەو یاریەش دەداتەوە دیزنی بۆیە دیزنی ناچار بێ ڕازی بێ کەەوە یارە چۆکو ئیندیانا جۆنس لەلایەن ئەکسبۆکسەوە دروست بکرێت بۆیە دەڵێ لە ڕووی دارایی و لە ڕووی استراتیژی قازانجە لە بۆ دیزنی هەرچەندە یاریەکە لەسەر پلەیستیشنیش بەردەست بە قازانجی زیاتر دەبوو لەبەرەوەی لەسەر پلەیستیشنی یاریەکان زیاتر دەفرۆشرێن چکە یاریەکان نایەنە پلەیستیشن پلس ڕۆژیەکان وەکو ئەکسبۆکسی نییە باز مهم پێم خۆش نییە هیچ یاریەک تایبەت بی بەڕاستی من حەز دەکەم گادۆڤارە سە ئەکسبۆکسیش بەردەست بی لەبەرەوەی گەیمەری ئەکسبۆکس تاقیکەنەوە حەز دەکەم ستارفیلد و ئیندیانا جۆنس پلەیستیشنیش بەردەست بی ئەوش تاقیکەنەوە باز مهم ئەوە ڕۆژەکەی و ئەوە جیهانەکەی کە ئێستا مەتێدا دەژین خۆشەویستان زۆر سپاس بۆ بینی ئەڵلقەی پرۆگرامی 01 ژیری هیوادارم دگمێن لایک سابسکرایب لە بیر نەکەن تا ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ